جان کۆم ئەو کوڕی تۆڵەی لە فەیسبوک کردەوە. سەرکەوتن ڕێگەیەکی ئاسان نییە، بڕیەتی لە کۆسپ و تەگەرە کە ڕێگەت لێ دەگرێت بە زووترین کات بە ئامانجەکەت بگەیت، بەڵام بە خۆڕاگری و هێز و ئومێدەوە بە دڵنیاییەوە دەتوانیت بەسەر هەموو کۆسپ و تەگەرەکاندا سەرکەوتن بەدەست بهێنیت. جان کۆمیش بەم شێوەیەی کرد، سەرنجام توانی لە جیهانێکی تاریک و ئەژاریەوە بگاتە لووتکەی دەوڵەمەندی و توانی بەهۆی بیرۆکەیەکی بچووکەوە بەناوبانگترین بەرنامەی جیهانی بەناوی واتساپ دروست بکات. جان کۆم لە 24 شوباتی ساڵی 1976 لە کۆماری کێف لە ئۆکرانیا لە خێزانێکی زۆر هەژار لە دایک بوو، لەگەڵ دایک و باوکیدا دەژیا، هیچ خوشک و برایەکی نەبوو. کاتێک تەمەنی دەبێتە 16 ساڵ ناچار دەبێت لەگەڵ دایکیدا بەرەوە ئەمریکا کۆچ بکەن. بەهۆی ناسەقامگیری بارودۆخی سیاسی وڵاتەکەیانەوە بەگەیشتن بۆ ئەمریکا ناخۆشیەکانی ژیانی زۆرتر دەبن. دایکی وەک چاودێری منداڵان دەست بەکار دەبێت. جانیش لە دوکانێکی میوەفرۆشیدا وەک پاکەرەوەیە گوەردەگیرێت. جان هەر لە منداڵیەوە ئارەزووی دەکرد کە پەرتووکەکانی بواری تەکنەلۆژیا بخوێنێتەوە. دواتر قۆناغی ئامادەیی بە سەرکەوتووی دەبڕێت، لە زانکۆی ستانفۆرد وەردەگیرێت و مەڕوانامەی بەکالۆریۆس لە زانستی کۆمپیوتەر بەدەست دێنێت. لە ماوەی خوێندنەکەشیدا وەک پاسەوانکاری دەکرد. سەرکەوتنەکانی لەو کاتەوە دەست پێ دەکات کە لە ساڵی 1998 لەگەڵ کۆمپانیای یاهوو وەک ئەندازیارێک دەست بەکار دەبێت. لەوێ چاوی بە کەسایەتی بریان ئاکتۆن دەکەوێ و دەبنە دوو هاوڕێی نزیک یەک. ئەم دوو هاوڕێ دەیانویست پێکەوە لە کۆمپانیای فەیسبوک دەست بەکار بن، بەڵام داواکەیان ڕەت کرایەوە وەیە بڕیاریاندا کارێک بکەن مارک زوکەربێرگ ناچار بکەن بە دوایاندا بگەڕێ، بەڵام بۆ کارکردن نا، بەڵکو بۆ کڕینەوەی بەرنمەیەکی جیهانی. جان ئەو ژیانەی لە ئۆکرانیا بەسەری برد یارمەتی دەربوو بۆ ئەوەی بیرۆکی دامەزراندنی بەرنمەیەکی وەهای بۆ دروست ببێت. کاتێکیش کە لە ناو جیهانی تەکنەلۆژیادا قوڵ بوویەوە ئەوڵی دابێت لە دروستکردنی بەرنمەیەک بکاتەوە بۆ ئاڵوگۆڕکردنی نامە بە مەرجێک هیچ سیخوڕیەکی بەسەرەوە نەکرێت. دوجار لە 24 شوباتی ساڵی 2009 باوکاری بریان ئاکتۆنی هاوڕێی توانیان بەرنمەی واتساپ دروست بکەن. ئەو بەرنمەیەش لە ماوەیەکی زۆر کەمدا دەتوانێت سەرکەوتنێکی زۆر بەدەست بهێنێت. لە ساڵی 2013 واتساپ ڕایگەیاند کە ژمارەی پێوانەی لە نامەی بەکارهێنەرەکانی شکاندووە. ژمارەی نامەکان گەیشتوتە 27 ملیار نامە. دوای 5 ساڵ لە دروستکردنی ئەو بەرنمەیە ژمارەی بەکارهێنەرەکانی گەیشتە 450 میلیۆن. ڕێژەکەش لە ساڵی 2015 بۆ 700 میلیۆن بەکارهێنەری چالاک بەرز بوویەوە. لە دوای ئەو ناوبانگە جیهانیە کۆمپانیای واتساپ بەدەستی هێنا لە 19 شوباتی ساڵی 2014 کۆمپانیای فەیسبوک ڕایگەیاند کە واتساپی بە بڕی 19 میلیارد دۆلار کڕیوەتەوە. بڕەپارەکەش دابەشکراوە بۆ دوو بەش، بەشێکی بەکاشی وەرگیراوە، بەشەکەی تریشی پشکی کۆمپانیای مێتایە. بەو شێوەیە خەونی دوو هاوڕێکە هاتە دی. جان کۆم تۆڵەی خۆی کردەوە، بەڵام بە سەرکەوتن ئەو کاری کرد، نەک بەڕق و کینە و تووڕەیی. ئێوە ژوا بکەن، دڵنیا بن کە لە کۆتاییدا دەگەن.